kelinde bir kanada. گفتگوی ڕووداوەکان بەرنامەیەکی سیاسیە هەموو ڕۆژانێکی چوارشەممە کاتژمێر 11 پێشنیوەڕۆ پێشکەش دەکرێت. گفتگوی ڕووداوەکان هەفتانە ڕوودا و پێشهاتەکان گفتگو دەکات. بەڕێزان سڵاوتان لەبێ، ئەم کاتتان باش. من پەریتایرم لە ڕادیۆی دەنگی گەل لە بەرنامەیەکی دیکەی گفتگوی ڕووداوەکان و لەگەڵتانە بین. تەوەرێکی ئەم هەفتەیەمان تایبەتەکەین لەگەڵ قادر نادر چالاکوان و ڕۆژنامەبان لە سویدە و لەگەڵمان دەبێ. کاک قادر سڵاوت لەبێ، ئەم کاتت باش. سپاس بۆەوەی کە میوانە ڕادیۆی دەنگی گەلی. سپاس دەکەم، سپاس بۆ ئێوە ڕادیۆ گەل. کاک قادر، دەمەوێت سەرەتا لێت بپرسم دۆخێرەمی کوردستان وەکو چالاکوانێک، وەکو ڕۆژنامەوانێک کە بۆ خۆت زۆر قسەت هەیە لەسەر ئەو بارودۆخەی کە ئێستا دەڕوات لە باشووری کوردستانە، بە تایبەتی لە پێ و ڤیددیوانێک کە بڵاویەکەیتەوە بە پێ و بەرپرسانەی کە زۆرترین ڕخنیان لێ ئەگری چۆنە بینیت نیت یاخود بۆچی گەیشتووە بەم ئاستی ئێستا؟ زۆر سپاس. وەڵا ئەوە چاوەڕوان کراوە سیاسەتێکە لە ئاوەکەی لەسەر چاوە پیسبێ بێگومان هەموو جۆگەلەکان و لە کۆتایش هەر دەبێت بە شەنگا بە ئەوە زۆنگاوەکی پیس. ئەو هەرێمە لە 32 ساڵی ڕابردوو بە ملیۆنەها دەتوانن بڵێن ڕەخنە و نامە و پێش نیاز درا و کەچی خراپترینیان هەڵدەبشان قەت ڕۆژێک لە ڕۆژات بێگومان ئایندەی ئەو هەرێمە لە دەست دوو حزب دوو نەماڵەی نەخوێندەوار و تێنوو بە پارە و مانسەب هەر ئەوەی لێ چاوەڕوان دەکرا بە تایبەتی کە چادەوروبەرێک هەمووی دژمنە داژیکەر بێتن و دژمنانی کورد پیلانی خۆیان لەسەر جێڕا و باشترین حزبیان دۆزیەوە لە هەردووی دەفەر هەم بەرەی سەفەری و هەم بەرەی عوسمانی پارتیویشتیان هەڵبژا لە 32 ساڵی ڕابردوو هەم کۆمەلگای کوردیان بەداخەوە یعنی لە کۆمەلگایکی جوانی کراوە و شۆڕژێر و نیشتیمانی کردێتە کۆمەلگایەکی ئێستا کە هەموو داخوازی بووتە ئەوی مەعاش لە هەر شوێنێک بێت و هاوکات حتا ڕۆی کۆمەلگای لە ڕووی ئەخلاقی کۆمەڵاتی شۆ کۆمەلگای کوردی و کۆمەلگای کوردی کۆن نمایە ناپاچ تەسکیە دەکرێت کۆمەڵێک حاڵەتی ئەوە بووە بۆیە خراپترین ڕەوشە و ئێستا دەبینین یعنی هەیبەتی حکوومەتی هەرێم لە نۆت دوو کە دروست بوو بەو شێوە بێ هەیبەت نەبوو بەو شێوە دانەبڕ یعنی ئاستەکە میلەت لە ئاوازەکە و دەسەڵاتدارانیش کە ڕێژێکی زۆر کەم ماون لەناو دەسەڵاتیشدا ئاوازە بکەنن. بەڵێ باشە، کێ بە بەرپرسیار لەو دۆخە دەبینی کە ئێستا بەڕێوە دەچێت؟ هێزەکانی دەسەڵات یاخود هەموو هێزەکان کە لە باشووری کوردستانە هەن بەرپرسیارن بەرامبەر بۆ بارودۆخە؟ بێگومان بە پلەیەکەم تاالبانی بارزانانی ینی ئەوە کەس ناتوانین کۆڵیدەوە کە دوای دوو مەکتەب سیاسەکانیان ئەدو حزبەکانیشە و حزب هاوپەیمانەکانیشە لە 32 ساڵی ڕابردوو ڕوودا کە ئەوانەی بەشدار بوون لە حکوومەت بەس بەشە پشی هەر یەک لەوانە زۆر بڕیاردەری ئەوەل و کۆتایی هەموو کات بارزانی تاالبانی دایاندا مەکتەب سیاسەکان دایاندا مەسەلەن هەموو حزبانی کەس دوای ئەوە بەشدار دەبوون لەو سیستەمە دەسەڵاتی هەموو هەستی خۆیان هەیە بەڵام بە پلەیەک بارزانی تاالبانی تاوانباری گەورەی مێژون هەر لە ڕووی قانونی و ئەخلاقیش وایە. باشە، ئەو هەڵانە چین کە دەکرا قیادەی کوردینیان کردا لە باشوورتانەگەن بە ئەمڕۆ؟ هەر لە سەرەتاوە هێزەی میلیشایی نادیموکراتیان دانا ناتوان بڵێ هیچ دیموکراتینەوە ئەو دیموکراتیان تا ئەو شوێنە بواردەدا کە ئەوەی خۆیان بێتن ینی لەس ئەوەی سنووری ئەوە تێنەپەڕێ دوو هەر لە ڕۆژانی یەکەمەوە ینی ئەوانە وەکو هێزە شتاڵان کەر هاتنەوە نیازی دەوڵەت بوونیان نەبوو لەبەر ئەوەی هەموو یعنی سەدی بێخما هەر لە مانجی یەکەمەوە فرۆشە لە تاالبانی و بارزانی پارەکانیاوە کردا یعنی گەورەترین سەدی خزمەتکردن بۆ پرۆژێکی ئەوە بوو بەرمونە موسساتی دەوڵەتیان هەندێک هەموو بەنیوە چڵی دروست کرد
هەولیان نەدا دەستوورەکە بێ، هەولیان نەدا حکومڕانێکی تەندروستە بێت، حزب بڕیاری دەدا، پیرانی داگیرکاریان کرد. یەکەم بڕیاری پەرلەمان دژی برادەرانی باکوور بوو هێرشیان کردە سەر گەریلاکان، یعنی یەک و دوو نەبوو، یعنی تەسکەی جاش ئەویان هێناوە، یعنی ئەو سەدان هەزار باسی ئەمنیان هێناوە ناو دامود لێیان بورە قەیناکە بەس هێنایانەوە ناو دەسەڵات لە جاران زیاتر پێگەیانە. شەفافیت نەبوو، تێنۆ بوون، یعنی کۆمەڵک نەدیبوودی بوون، هات بوون چاویان بە پارە نەکەت بوو، چاویان بۆ ژیانە خۆشگوزەرانی نەکەت بوو، بۆیە دەسەڵاتی زۆر نامەدەنی بوون و جێش لە ڕەخنەیان ڕانەگەردووە، کەس بەقەدر پارتیوێکی دامدەستگەکانی هەرێمی شەلەل نەکرد. یعنی گەورەترین دژمنی سەرسەختی ئەو حکوومەت پەرلەمان پارتیوێکی بارزانی تاالبانی چکەوتەوە بڕیاریان دەدا، خۆ سەرۆکی پەرلەمان دەبا بگەڕێتەوە بۆ تاالبانی بارزانی سەرۆکی پەرلەمان سەرۆکی حکوومەت. بەڵێ باشە، چەند جار ئێستا لە گوتەکان تا باسی لەگەڵ ماڵی بەرزانە باسی تاالبانی شت کرد، بەڵام قادر نادر زۆرتر بە دژە ماڵە بەرزانی ناسراوە. خۆی مەسەلەوە نییە، مەسەلەوەیە ئەمە هەمومان لە کوردستان، یعنی ئەم بۆ خۆم یەکم لەو کەسانی پەریخان زۆر دژی سیاسەتی بەقین و بە سەنگەرم، بەڵام هەندێک واقع دەبێ باسکەین. یەک ماڵی بارزانی حکومڕانێتی هەرێمیان بە تایبەتی لە دوای سوێچ بەتەواوەتی کەتە بەردەست، یعنی سەرۆکاتی هەرێم، سەرۆکاتی حکومات، پەرلەمان تقریبا، یعنی پەرلەمان ئەگەرچێتی شەبۆلیتان گۆڕانیان دەکرد، سەر و پەرلەمانیشتیان کردووە کارتۆنی ڕێژەی 56یان ڕێنی ڕێژەی 150یان هەیە و ئاستی یعنی دیموکراسیت لە هەولێر زۆر هەولێر دوهۆکێک جار لاوازترە لە چاو سلێمانی و ینی کەڵەگایی خۆیان دەسەپێنن لەسەر بڕیارەکان، زۆر زاریچەتیش هەندە شت هەبووە لەگەڵ بەو شێوە نەبووە، بەڵام ئیترن پارتی بڕیار، یعنی پارتی دەتوانانی بەرن حکومڕانی هەرێمی دەکا، بەڵام ئێمەش بە پێچەوانەوە لەو شوێنەیەکێتی هەر تاوانێکی یەکێتی شاو بەشە لەگەڵ حکومڕانیەکە پارتی دیموکراتی کوردستانێکە یاخود سەرەکی ترین هێز لە باشووری کوردستانە کە تاوانباری سەرەکیە پارتی دیموکراتی کوردستانە. باڵا دەستە، یعنی ئەو بڕیار دەرێت ئێستا مەسەلەن لەسەر مەسەلەی مامەڵە لەگەڵ بەغدا یەکێکی ڕەئیەکیە بەسەر ڕێی پارتی فەرز بووە، یعنی لە هەموو ئەو شتانە نەک ڕێی پارتی، ڕێی مەسعود بارزانی و مەسرور بارزانیش فەرز دەکرێت، بەس ئێمە لەو شوێنەی ئێستا نوێترینی ئەمە ئێستا وەکو کەمپینێکمانەیە شێشتی لە بەرامبەر ناڕزایەتی مامۆسایان، ئەوە نەبووە بێدەنگ بین وەلا دەڤەری سەوز هەر حاڵەتێک ڕوویدابی بە دەنگێکی زۆر بەرز بە یەکەمەکان بوونە قسەمان کردی، بەس بەدەست ئێمە نییە، ئێمە ئیشمان تاراگوانی مەدەنی بووە، ئیتر زۆربەی پێکدادانەکانمان لەگەر پارتی وە، بڕۆ سەیری هەموو راپۆرتە نێودەوڵەتیەکان بکە، 90% کەیسەکان دەژێر دەسەڵاتی پارتیە ڕووی دەتەقتەوە، یعنی گرتن و کوشتن و تیرۆرەکان لەوێ زیاتر. باشە، توانین بڵێن قادر نادر بە شێوەیەکی دیکە پرسیارەکەم دووباراکەمەوە شەڕێوە دژی ستەمکار و گەندەڵ کاریە لە باشووری کوردستان یاخود دژی ماڵی بەرزانیە یاخود هەموو لایەنە سیاسیەکان کە لەو ئاڵۆزیە بەڕێوە دەچێت کە لە باشووری کوردستانە هەیە؟ بۆ نیانیەوە بە ئەتلاقان لە نیەتی من نییە قەت دژایەتی بەقین یان سەنگەرگرتن بوو، یعنی لەو شوێنەی یەکێتی ئەو تاالبانیا ڕەنگی بە شانازیۆ بڵێ من لە ڕێکخراوی چاک پێشنیازکەر بووم، خۆپیشاندەر بووم، یەکەم جار شکایەتمان لە تاالبانی کرد و یەکەم جار خۆپیشاندان لە 2007 ئەم دژ تاالبانی لەسەر داکۆشی لە سوڵتان هەشتم کردیە، بەیانی ئەوە نییە لەو شوێنەی یەکێتی پێ ئەوە بەڕشایستر ئەوەندەی ڕخنەمان لە تاالبانی گرتێ لە ئەوروپا لەسەر کەیسی زیندانیانی ببورن، لەسەر کەیسی ئەنفال و هەڵەبجە ئەوەندە لە پارتنێکی گایە، یعنی بە پێی ڕووداوەکان بووە بە پێچۆنم لەگەڵ سەنگەرگرتنی بە زۆکو گوتم ماڵی بارزانی هەم حکومڕانێتیان حکومڕانێکی دیکتاتۆر خێڵەکی تر بووە و هەمیش دام و دەستگایان لەدەستا و هەمیش ئێستا دەبێ بڵێن پەریخان ئێمە لە هەولێر یعنی زۆربەی هێزە ئۆپۆزیسیۆنەکانی کوردی بەبێ ئێستیسنا ئەوانەی خۆیان پێ ئۆپۆزیسیۆنی پارتیۆچیە، یعنی لە دوورڕ داوا دەکەن خەڵک ڕاپەڕی لە هەولێر خۆپیشاندان کە بەبێ ئەوەی بسنەوە. کێمان ئۆپۆزیسیۆنێتێکی و پارتیەکە قادر حزبی ئۆپۆزیسیۆن ماوە لە باشووری کوردستانە؟ باشە ئێستانەوەی نیە خۆی پێ ئۆپۆزیسیۆنە، ئیسلامیەکان خۆیان پێ ئۆپۆزیسیۆنە، تەبگەری ئازادی خۆی پێ ئۆپۆزیسیۆنەوە نیە، بە بڕای ئێوەش ئۆپۆزیسیۆنن ئەمانە؟
لا وازن أي شو لدى صلاة مين عن بشر جان لدى صلاة نيا قصدا كان بس خطاب يعني يعني خطابش راديكالانه نيا ويان ميدانين مثلا ساقو رنبي نوين ولا عندش إن مثلا زور راديكاله مثلا مرخنا ما لا تفكري أزادي أو زور نسات هايبت من دي باشو زور إيش داكات وان هذا شيء زور راديكاله بلان نسات هايبت من دي باشو كم دين الدنگ بالمناقنة بو بوزيشنين سنة خلد صلاتنين بدنججنين عند ذار همو هزانا قصة كان بس بالميتودي خواني اشتكن دكري برين على جيجاي رخنان بلام أولية بلا إنسان صلاتن بله باشا رخنێکی زۆر دەگیرێ لە شێوازی کارکردنی ئێوەش دەتوانم بپرسم ئەو میتۆدەی ئێوە کە کاری پێ دەکەن چییە؟ چونکە ڕازگۆ بم لەگەڵت زۆربەی کۆمنتەکان کەی خوێنمەوە دەڵێن ئەمە جۆرێک نییە لە کاری ڕۆژنامەوانی بەبێ پرسی کەسێک تۆ تەلەفۆنکەیت و ڕاستەوخۆ بکەویتە پرسیارکردن و بڵاویشی بکەیتەوانێ. هاي خانزاري أولا أول شيء ما شيء نوية ولا كردستان هذا أول شيء وكلاد لا كردستان حتى زوربين أو أبيان بس أول شيء ميتودي ككلاسيكي هبوا أو بيرو أما أو نيا همو برنامج دوكومنتاري من جويلتان ببرن دوكومنتاري كان أوروبي سيكل أما ليرا مثلا السويد كلا فاكتا مانيا من أو سيبا هم خلش كردان السويد بزاني أو كويما تلفون لك لا تريك أنا من أو كسمة بسيارم هيلي قطعتش دكات قطعت كنا كاس بلاد دكاتوا خلق لسزادة سروق وزيران وأنا دقري لا تيك توك وأنا بلاد دكاتوا بسيار يعني دكات لبلا أنا كسي بريفات أويك دو إما تيكر تشيشك معك يعني شواز خباتك ما دوستو براستي لأن خباتي جماوري مدني بروابك أو كاردانوي أو تلفونانا أو بوشان عمل بقوم بيستار صار لأوروبا هل بيستار صار تتوانا بلدو على السميناري برلماني أو السويد صدان خوبشان دان جداري أوروبي مكتير بقى تحند تلفون دانوي جماوري نبو نقيشتو ببرنس ناترسي استخ خلق خوبشان دان زور دكا بس أو خوبشان دانا بقاس تلفونا كان دانوي نادي بابراش كاي بلد سي اواني كومنت دادن سطانو هاتيان بارتي ويشتي خزمي او بربسانا خلشي يعني اوانا دين ببرنامج لهموم عنددن جيني زور استفزازدن وزير رحنا بقلن جين بدايك خوشك خيزان معددن استفزازي برين هركرة اوان دانو اما وازدو خباحتدن بلان بلیم اما او خبرات كلاسي شي روزنامه گريكا همو اودا كان موعد دام درناولا ايش ما ميتودا شي لدروي تشاتسيوي روزنامه گرينا بلان تكر تشي شكل نو خبرات جماوري بلان نصري ومشقو بدرني لرخنا الا كم قلتي ازمون انه كان هم كذا كم قلتي من بخون ديداري كونوا استاد بينهم تحدوا عثمان بس آية او فامي اما کاریگەرترنیە لەسەر پرسیدە چەندین خۆپیشاندانسکو بەرپرسەتا یەقەی نەگری لە ئەوروپا هێل کە بارانی نەکرێت هەتا بە تەلەفۆن ڕسوای نەکرێت قوتسیەتیان نەشێنی هەزاران بابەتمان نووسی جێیان لێ نییە بەڵام کاتێک بە تەلەفۆن ئەوەیان دەکەن قسەیان لەگەڵ دەکەن هەمان جەتەکەیان دەبڕین کە دەڵێن ئەوانە تەشیرمان پێ دەکەن ئێمە بەخۆمان لە دەرگایان دەدەین بۆ پەڕیزمانێکی مۆدێرنانە گفتوگویان لەگەڵەکەین بە پێچانەوە پەری خەمبانەوە پێ بڵێن قلت بيش حكمة جويني زور عاصل اسمي بمن زي قرأكي جويني استفزاز محافظي هولي جويني بي دائما كارجر مالبندي كارجر دقي بارتي دا أوروبا جويني بي دائما يعني هنرمن ديان جويني ديان كستين أمان جوين بمددن أمام كنترولي خو معك ديان بله باشا ئازادی لەوەی کە وەڵامیان پرسیارە دەیتەوە یاخودنا ئێوە لەسەر زۆر بابەت کە قساکەن هەندێکە زانیاری زۆر ورد بڵاوەکەنەوە چۆن بەدووادا چون بۆ زانیاریانان دەکەن یاخودە و سەرچاوانی ئێوە پشتی پێبەسن سەرچاوی باوەڕ پێکراون بە هەڵەدا ناچن لەو زانیاریانەی کە بڵاویەکەنەوە بێگومان یەکەم جار باوە بڵێن واشنطن پۆست و فاینانشال تایمز ئەوانەش خەڵەت دەکەن وانیانی زۆر جار هەواڵ جەزیرەی عەرەبی و ئیران بە ئێوەشەوە دەستێرێک پێوێت چۆن هەڵەی هەیە بەڵام
ئێمە کەسانێکین چەند ئەوەی نەبێ ئەوەی هیچ دامودەستگا و ئیمکانیەت و کارمەندمان هەبێ وێچانەوە هەموو خەڵک بە ئاستی هەموو دەستگای زانیاری پاراستن زانیاریمان بەڵام ئێمە وەمان گوڵبژێری دەکەین هەریەک لە ئێمە لەو هاوڕێیانە کۆمەڵێک سەرچاوی تایبەتی خۆمان هەیە یعنی بەڕاستی ئەوە نییە مالێکی خەبەرێکماندا بڵاو دەکەینەوە زۆرینەی ئەو خەبەرانی بڵاو دەکەینەوە کۆمەڵێک سەرچاومان لە ناو دامودەستگاانە هەیە هەریکاریمان دەکە زانیاریمان دەدات و زانیاریەکان بڵاو دەکەینەوە بەڵام بێگومان زاری وەختێڵشمان دێت هەڵەمان هەبووە بەڵام بزانن ئێمە دامودەستگایەکی گەورە نین ئێمە کۆمەڵێک کەسی سادەی نە پارەمان هەیە نە چەکمان هەیە نە حزبمان هەیە بە ئەزمونیش پێشان زۆر کەس زاری وە هەبووە خەبەرشیان دەدانی بڵاومان دەکردەوە بەس نائستا گوڵبژێر دەکەین چکو دەسەڵات ئیژە سەرمان دەکەم نزاقێتمان دەکەدار بکات باشە ساڵانێکی زۆرە لە لێرە دەژیمە بەسم لە ئەوروپا و بگەڕێمەوە بۆ دوو پرسیار پێش سەش لە وەڵامە کە تاوتێ بە سەدان دیدارمان لێرە کردووە لە پەرلەمان لەگەڵ ئەوروپا لە کۆی و دیدارانەی کە کردوتانە تا چەند پێشوازیان لە ئێوە کردوەک و چالاکوانێک لە جۆری کارکردنتان لەو گلەیانەی کە هەتان بووە لەسەر دەسەڵات لەسەر ئازادی ڕادەربڕین لە باشووری کوردستاندا چونکە ئەگەر بگەڕێنەوە بۆ راپۆرتە نێودەوڵەتیەکان بە پێی ئەوەی کە بڵاوی دەکەنەوە لە میدیاکانەوانەیە کە خۆیان زۆر ڕازین لە وەزعی کە هەیە ئەڵێن کێشەمان نییە هەولێر ئارامە راپۆرتە نێودەوڵەتیەکان هەندێک جار بە درۆیان دەخەنەوە من 2000 هاتمە ئێرە یەکەم جار لە کەمپینێک ئیشمان دەکردناوی هەڵەبجە ئەنفال بوو بۆ ڕێکخراوی چاک 12 ساڵ لەناو ئەو حرەکەی ئیشم کردیەوە ئیشمان بە ناسانی ئەنفال وەزینۆستایی کرد کە دەبێ بڵێم تاکە وڵات توانیمان بگەینێ ئەنفال بە جینۆساید ناسێنرا لە پەرلەمانی سوید ناسێنراوە و هەر هەش حزب ئیمزامان پێکردی نەکە ئەنفال جینۆسایدە یعنی ئەو بەشێک لە تایبەتمەندەکان بوو بەڵام بەشێکە لە دوای 2011ەوە ئێمە گروپی هەردەی شوباتە ئەوە هەردەی شوباتمان دروست کرد ئەلەوەشدا هێنەر بووین پەیوەندیمان لەگەڵ وەزارەتی دەرەوە لەگەر حزب سویدەکان یعنی لەسەر مەسەلەی چالاکوان مافی مرۆڤ بۆ پیشاندان و ئازادی بیرڕاکردی ئەلەویش 11 ساڵی ڕەبەخ کەسمان ئیشکردیە لە هەردوو ئەوە لەگەر هەموو حزبەکان لە ئەنفال و هەڵەبجە نەچینە وەزارەتی دەرەوە بەڵام لە ئیمافی مرۆڤ لەگەر حزبەکانیشمان کردی و لەگەر وەزارەتی دەرەوەش کە ساڵانە دووسێ دیدار بەلای کەم دەکەین پەیامی خۆمان گەیاندە هەموو حزبەکان ئەو دەنگەی لە سویتە بوو ئەو کاری چالاکیانەی لە سویت و بەشی شڵەندانەوەی ئێمە بووە باشە لە پەیام و دیدار سکاڵاتان لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان تۆمار کردو ئێوە من بە شانازیەوە یەکەم کەس بووم ینی نازانم کەسیت کە ئەگەر هەبێ نەمازانیە ئەمەن لە 2011 شکایەتم لە نیوێ حکوومەت هەرێمی کوردستان کرد کەریب سنجاری عمر فەتا مەلا بەختیار هەمووانە جنسیان هەبوو خەسرۆ گۆران محمود سەنگاوی دوو جار شکایەتم لێ کرد بە ئاشکرا ینی یەکەم جاریش وا ڕەشەی کوشتنم لێگرا باشەوەی سەهەرەکەمەوە بە پرسیار بۆ جەنابێت تا چەند ڕوبەڕووی هەڕەشە دەبیتەوە وەڵاهی بە بەردەوامە جار یەکەم کەمێک ناخۆش بەستا بوویتە حاڵەتەکی نۆرماڵ بەردەوام هەڕەشە لە چ ڕێگەی هەڕەشەکانت بۆ دەکات قادر بە مەیل بە ماڵ بە بنەماڵەکەمان دەگوترێت ینی هەوڵی کەتنە دوومان دراوە مەسەلەن تا هەستیەوەی کە جارە کەتنە دوو خێزانمان زانی ئەمنم ینی من بەخۆم کەتمە دوو کابرای تەلەفۆنی کرد خێزانم بۆ دیوەرە کەسێک دەیوێت لێم بدە کەتمە دووی کە بە سارە من چوون کابرا هەرا یعنی وەی زانی بۆ ئەمنم شەو تاریک لێرە سەعات دوای سێوری تاریک دادێ حەوت چوو بە دەرەوە هەمان جلوبەرێک لە بەردەکەی هەمان سەگێکمان هەیە بردمان دەرەوە هاتنە بەردەرگا لێیاندایە چەند خەواڵێکمان بۆ هات کە لە دوومان لێمان دەدەن یعنی ڤیدیۆش دەنگمان لەدەستە کە هەوڵیاندا لێمان بدەن یعنی بە بەڵگە لە دەستمانە تا بە نسیبیشمان بوو جارێک هاتن لە بەردەرگا لێیاندای باشە یعنی خۆ بەڵێ ئەگەر بگەڕێمەوە بۆ سەرەتای قسەکانت لەسەر و بارودۆخەی کە پرسیارمان کرد بۆ خۆ دەزانی کە ماوەیەکی زۆرە هێرش زۆرە دەکرێتە سەر هەولێر بە تایبەتی دوایین هێرشێ و درۆنانە بۆ سەر ماڵی پێشڕەو دزەی و پارتی دموکراتی کوردستان بە ڕازگۆیی بڵام
شقامی کوردی جوڵاندووە بەرامبەر ئێران بۆ بەرامبەر بە تورکیا نای جوڵانێکەوەتە بخۆ بەقەدەر ئەو درۆنانی کە ئەمریکا ببوورە ئێران ناوێتی بە هەولێرەوە سێ بەرامبەر تورکیا ناوێتی بە باشووری کوردستان و هەم لە ژێردەسەڵاتی یەکێتی هەم لە ژێردەسەڵاتی پارتی دموکراتی کوردستان. من پێم وایە ئەوەی ئێران بۆ یەگەورە بوو یەکەم تەجروبەیە و ئەو جارە دێدانەکە لە سەریەوە شو لە ماڵی پێشەو دزەی و یەکەم تەجروبەیە ئەگەر وەکوی تورکیا تە نۆرماڵ ئەو شەقامەی پێ ناچوڵێ هەزار یەکەم پێی دەستوڵێ بە پێچەوانەوە خەڵکێکیان ئەم کە لەگەڵ نیمە یعنی بەدڵ پێخۆشە بەس هەر هێزەکبی لە ماڵی بارزانانی بدا بەس ئێمەوانی دەیان بۆ خۆم بە ڕاشکایی بڵێم یان لە پرەنسیبی نیشتیمانی لێ بپارێزرێ دوو پارتی نەک زۆر دەبڵ مۆڕاڵە لەوەی نەک هەر ئەوەی لە چیە دەبڵ مۆڕاڵە پارتی بەڵێ لە چیە دەبڵ مۆڕاڵە پارتی لەوەی کە ینی ئەو ئەگە دژی درۆنە لە هەردوو درۆن کوورد دەکوشێ هەردوو درۆن خاچی کوردستان دەبەزێنێت وەنیا نەک ئیدانە ناکە یعنی من نمونەیەک لۆ دێنم لێرە فەرینا برادرێکمان هەیە لە ئەمریکا ڕۆژنامە نووسە ئەیگوت زۆر لە ناو ڕێکخراوانەش زۆر هەوڵ دەدەین مەسەلەن بڵێن تورکیا خەت سیڤیل دەکوژێت لە دوکان بەنمون نەجارێک لە دوکانیدا ئەیگۆ پارتی بە ناوی حکومەت هێرێن بەیاننامەک بە ناوی زۆر تیرۆدەرەکە ئەڵێ سێگەری لای تێدا ئەیگۆ یعنی شەرعیەتێکی قانونی گەورە دەداتە دەست تورکیا کە لە ناوەندە نێودەوڵەتیەکان ئەمە جم و جۆرمان پێ نەکرێت پارتی نەک یعنی دش نییە بە پێچەوانەوە دەنگۆ لەسەر ئەوە هەیە کە زانیاری دەدا و بە ناوی حکومەتی هەرێم پشتگیریش دەکات شەرعیەتی نێودەوڵەتی دەداتە دەست تورکیای کە لێ بدات باشە یعنی کارەساتە ئەوە دەی پارتی زۆر ناڕەزویت لە قسەکانت و یعنی لە کۆی ئەم چەند دقەیەکە سەمونەوە تۆ قسەمان کرد زۆر گلەیت هەبوو لەو بارودۆخی لە باشووری کوردستان ئەمڕۆیەوە دەچێت بە کۆی ڤیددیوانەشی کە بڵاوەکەی تۆ هەمیشە ڕەخنەت هەیە دەمەوێت بزانم کورد دەبێت چی بکە بۆ چاکردنەوەی ئەو بارودۆخی کە ئێستا لە باشووری کوردستان بەڕێوە دەچێت وڵی بە من تازە زۆر درەنگە کورد ینی هەرچە بڵێ ڕۆژەکان مثلا ئەوەی لە 2003 لە بۆ کورد دەبار و ئەوەی 2014 کە لە ترۆپ واخر ئێمە بینە بیش خۆمان کورد گەیشت بۆ زەبەر ئەمرین کورد لە بەڕۆژ ئاوا گەیشت بووە ئەوەی دێرزور و ئەوانەی ڕزگار کرد یعنی باشێکی زۆری خاچی کوردستانی کە بە خەیاڵیشدا نەداهات لە باکوور ڕەوشێکی زۆر باش هەبوو یعنی قزەی کورد گەیشت بۆ ترۆپ کە خەونێک بوو ئەمن خۆشبەختانە دیتم ینی کورد ئەوە یعنی کورد لەوێەوە ئێستا کەتە پاشەکشەیەشی زۆر گەورە من هەرچی پێشنیازەکەم بەو پەلەپەلێ هیچ ناکرێت بەڵام هەر ئێستاش قەزەی کورد قەزەیەکی زیندووە هێز نییە بتوانێت سەرکوتی بکە ینی هێز هەن ئەوە لە باکوور لە ڕۆژئاوا حتا لە باشووریش بای هەندێک خەت شۆڕژێر و ڕووداوهێن و هاوچیشێک یاسی کوردی ناگەڕێتەوە بەر لە نۆتێک ناگەڕێتەوە بەر لە نۆتێک بەڵام کورد دەکرات بەلای کەم دوو دەوڵەتی هەرێ دوو دەوڵەتی هەبێت دوو دەوڵەتی لە ڕۆژئاوا و لە ئەوە هەبێتن ئەگەر ئێمە دەوڵەتێکمان پێڕا ناگەین لەکوێ توانین کورد دوو دەوڵەت ڕابگەێنین کاک قادر آخر کارتی کورد زۆر بەخۆت بوو کورد لە ڕەوشێکدا بوو داجیکەران وەزیان زۆر خراپ بوو ئێران خراپ بوو سووریا خراپ بوو عێراق نەما بوو عێراق هەر نەما بوو نابوو لە ڕۆژئاوا سووریا چما بوو یعنی هەموو دنیا پێویستی بە کورد بوو کورد قوربانی یەکەمی شەڕی داعش بوو و هاوسۆزێکی گەلێک گەورەتر هەبوو لە ئەنفال و هەڵەمزەی دەبوو کورد لە شەڕی داعش یعنی لە دوای کۆبانی لە دوای شەنگال کورد نەیزانی چفاتە لەو شتانە بکە یەکێک لە ئەوانش یەکڕێزی نەبوو پارتی دموکراتی کوردستانی بەڕاشکایی بڵێم دەورێکی زۆر خراپی دی لەبڕی ئەوەی مەزان هاریکاری ڕۆژئاوا کامون بیرمان بێت ئابلۆقەی دەخستە سەرێک یعنی دەستی هەبا شەڕشی دەکرد بەڵێ دنیاک سوپاس قادر نادر چالاکوان وا ڕۆژنامەوان لە وڵاتی سویدۆ لەگەڵمان بووی ڕۆژێکی خۆشتان هەبێت زۆر سپاس بۆ کاتێک پێتان دەم هەندێک بیر بۆ چنی خۆمان دەربڕی دەستیشتان خۆشبی لە ڕەخنەکانی دێتان کرد ڕۆژێکی خۆش مەڵێ بەڕێزان تەوەری دووەمی گفتوگۆی ڕووداوەکان تایبەت دەبێ لەسەر قسەکردنی ئەزموونی ژنێک بە ناوی هێزا کە ژنێکی گەنجی ئیزیدیە لە سەیابی 2014
داعش کاتی هێرشی کردە سەر شنگال کەوتە دەستی داعش و دواتر گواستراوەتەوە بۆ شاری ڕەقە لەوێش دوای ئەوەی ڕوبەڕووی درەندەی داعش بۆتەوە بە یارمەتی بنەماڵەکەی لە داعش ڕزگاری بۆ بەڵام هێزە هاوشێوی زۆرێک لە ژنانی ڕزگار بووی دەستی داعش ڕوو لە ئەوروپا ناکات دەچێتە ڕیزەکانی کینەکانی ژنانی شنگال یەپەشە بۆی تۆڵە بکەنەوە هەموو ژنانی ئێزیدی ڕزگارکان ئێستێکێکە لە فەرماندە پێشنگەکانی ڕیزەکانی یەژەشە و ڕۆڵێکی سەرەکی لە بەرگریکردن لە ئیزید خان دەگێڕێ. هێزا ئێستا لە ستودیۆ لەگەڵماندا میوانە. هێزا زۆر بەخێر هاتی بۆ ستودیۆ، پڕ کەیف خۆشم کە تۆ ئیرۆ میوانی مەی. دەخوازم بەحسێکی ئەزمموی خۆ بکەی چاوا تۆ وەک زۆرێک لە ژنانی ئیزیدی بڕیار نەدا بیتە ئەوروپا ژیان بکەی، تۆ چویتە ڕۆژ ئاوا لەوێ کار و خەبات بمەشێنیت و جارێکی دی ڕابیتە سەر پێی خۆ. نها 2014 وقتا ایریش به دست داعشی و گلک هفکاری که داعشی را اف پلان چی کرد وک ام بیژن هیزا پدکی که به دست وان و داعشی شنگال به فرمانه که رو هات و گلک کچکو جنین ازدی که کتینا دست داعشی ده که قتل عامه که مزنره او ملت دست داعشی ده ما اجی یکی جوان کچکابم که وقتا چتی داعشی کچکو جنین ازدی گردن و برن لسوکا فروتن ما شاهدیا ویکر و ما اب چاوی خودید يعني 2014 ام دست بی بکن نها گلک ایشن کلسر ویجواکی هاتن کشاندن و جدیرو که و حتی رجا ایرو که هر جن هدف هاتی گردن و ملت ایزی قتل عامر روح رومایا 2014 يعني فرمانه 2014 همو فرمانه بزحمت در بو هر دیرو که ده هر جن هدف هاتی گردن و 2014 به شنبر خونیشان ده دیسا جی ایش همازن شکنجا هری بزحمت دیسا جنه دانه کشاندن اول دستی چتی داعشی هات کردن فرمانه 2014 که کچکو جنین ازدی سوق بالنابي وان شيكرن لراقة حتى بالراقة كشو جنين ازدي بلاف بون لسوقا دهاتنا كرنو فروتن بله يعني اجي كشوان بون ما بخوجيان كر ببوره بوی که بیرانینێکی ناخۆش ئەس لەگەڵ تۆ پارڤە دەکەم ئەمە بۆ زۆر کەسیش مەراقە دەخوازێت لە زاری ئێوە ئەو شت بزانێ تۆ پشتیوی چاوا بڕیاردا تەڤلی یەکینەکانی ژنانی شنگال یەژەژە ببێ وقتا 2014 رخصن كنا جواكا ازدي نبو بلكي الناف خدا يعني چند اخوا عادت خوا تقالید خود پاراستن الناف خدا و جديرو كده جنه پیشنکه جواكي كرها 2014 جنین ازدی برخصن بو گشتی جواکا ازدی برخصن بو هر پشتاخوا ددانه هنک هزی دردور که ویوان بپاریزن و جواکا ما ازدی هر کس دزانی که باوریا خب هر کسی تینه یعنی هر کسی باور جیده که يعني أب شينبر 2014 هاتا ديتن به پاراستنی يعني أب جواك القتل عامك يقدر باس وفرمانك هاتا سيري ما أب جابي خديد وما نابدا جيان كي وقتا أم هاتن قرتن أم بيچاره بون أم يعني به پاراستن بون و من نزانی یعنی چاوا امی پاراستن خو بکن هونگو مجبور اما خو پاراستنی خود بکن او جی باندور کرد حتی تو بریاری که وسام زن بده یعنی وقتا از رزگار بون بله هر کس دزانی که تو کسل در دور جواکا ازدی نما بله که پاراستن آوی بکن یعنی خیانت لی هاتا کرن وقتا از رزگار بون یعنی
هیزین هپکی ویجاستار هر کس دزانی که خبردان شنگالی و او ملت حمیز کردن پاراسناوی ملتی کردن بحزارة يعني حوالی که لبر جواکا ازیده جانی خو فدا کرش بو وی جواکی و اب جواک حمیز کرد ما همو کب جاوی خودی و که ملت جوی قتل عامی خلاص بکا هیزین هپکی ویجاستار ایه پجی ایه پکی يعني وان ملت ازدی حمیز کرد به فکر و فلسفه ریبر آپو که ریبر آپو هاو قاسه پاراست گرنگی دده پاراستنی وقتا از رزگار بوم از درباسی شنگالی بوم اری ام بدله کی پر ایش ام شنگالی درکتن ام هاتن گردن ام درانین وقتا از رزگار بوم یعنی از درباسی شنگالی بوم هیس لکی پر جدا جی بو به فکر و فلسفه ریبر آپو کچین ازدی خواب رخصن کرینه سلاح هلگرتنه جبونا جنین ازدی جبونا گشتی جواکی 2014 ده کچ و خوتین ازدی شخولیا خو آوا کردن ملت ازدی اشتنبونه هبونا خو آوا کرد لسر فکری ریبر آپو یعنی جدایی که پر مزن هی لپیشی فرمانی سرشنگال که فکری ریبر آپو اونده بلاو نبو با کاملگی ازیدی و پشرا فکری ریبر آپو با کاملگی ازیدی بلاو بوتون ها جدایی که پر مزن هی يعني مدس بيكي جي قد أري يعني بري نكاري بنخوب باريزن باوريا خدانا هر كسي جي مثلا هيزن كخيانة ليكرين تجربة در خستن أو جيبته بفكرو فلسفي ريبال أبو خاري خستن كرين بفكرو فلسفي ريبال أبو هیزا خو آوا کردن الوی داری دا وقتی از رزگار بوم در باسی شنگالی بوم یعنی اف مورالاکی پر مزن بو و اری ام ایش در کتن ما وقت ام در باسی شنگالی بوم پاراستنا شنگال ملت ازدی زاروکی وان بو ملت ازدی یعنی حتی کتوی فرقی دا که زاروکی وان پاراستنا وان نکن تهیزی دی نکاری پاراستنا وان بکه وین نکجی الوی داری دا ایش حکم دیدی شکنجه حکم دیدی مگود بحزاره که جن السوکا ده هاتن فروتن کینا ما مازن بو ایش هم ماجی مازن بو هما فکر و فلسفه ریبر آپو یعنی او ایش او شکنجه حکم دیدی ما زفران دا هیزا طول هلدانی نهاتو لشنگال للریزەکان یەکینەکانی ژنان نی شەنگال یێژەشەدای پشتی ئەو فەرمان بەسەر سەری وەهات پشتی ئەوەی کە وەکو خۆت ئاماژەت پێدا کڕین و فرۆشتن بەهون کرا نەپڕ ئێش بوو جارێکی دی تەڤەگەڕێیتەوە شەنگال وسا خەباتێک بکەی یاخود نا پێویست بوو وەکو ژنێک لەسەر پێی خۆت بێژی ئەز ئازارەکانم دەکەمە سەرکەوتن یعنی وەختە ئەزڤڕمە شنگال أري مديسا داس بيجي جود يعني دركتنا ما شنغالي يعني قالك إيش وش بيجي أم كنا داسك جسمنا ده بله يعني شكنجة ما هذا كشاندن وقتا از درباسي شنغالي بوم قالك إيش بوهما هذا كمديتي وزاركن إزدي كج وجن این ازدی خواب رخصن دیکن او هیزا که مازن جیبو و گاوا که مازن بو که ملشنگالی دادید یعنی جبونا که ام برینا 2014 درمان بکن اری ما ایش کشان ما امی به هیزا خواه و به ایرادا خواه امی برینا خواه درمان کن باشا نها مالواتی تا کودرن يعني هر کس زنی يعني ایک مثلا ایش گرتن ایش دیتن انجاق ایش اخوال شنگالی درمان کن يعني معلوماتی ما ایک زاروکی وان کتینه دستی داعشی ده يعني حتى اول شنگالی تکوشینا خواه بدنا ماشاندن لشنگالینا معلوماتی تا تف همول شنگالنا نها يعني هناك نهال شنگالیه ایدی تریجی چوا دنرخێنن کار و خەباتی تەنەها کەیف خۆشن بەوە
يعني مالباتامي قالك سر بلندا وقتا از درباسي شنغالي جيبوم اري يعني ما بري سلاح النقبو ما وقتا ما سلاح راكر يعني مالباتا بخوا يعني قلت ام سري سلاحاتا ما اشتكر وقلت مثلا تا او ايش كشان تا ايش ديت وش بالك أنا أستني كد مدرسة داعشي بهزاران جن قال لك جن كنا درسي داعشي ومال باطمجي قسمه كذا درسي داعشي ده كان يعني كرمامي ودايكام يعني أفلتين يا قدو خشكين برايد كاش مامين جن مامين أم همو فيرا كنا درسي داعشي جنانی ازیدی پشتی اوی که دکونه دستی داعش پشتی وی رزگار دبن جارکی دی پر گازنده و گلی هبو لوی که پسیکولوژی وان پر خراب دبه پشتی او کس دستک ندا و بو اوی لروی درونی و جارکی دی تکل بجواق ببن وقتا مثلا تتكابير دستي دجمنا كده يعني بحذر كاتكين من إزدي وصابو يعني هاتق جيان الوان بوجع جبل أزيك جوان بون الدستي دجمن ده بيشاري هم تجاوز شكنجة ليدان يعني إزدي أبدي دستي دجمن ده تابي بسيكولوجيا كفر جداية بله هذا تنينه يعني ترابكي وبسيكولوجي جبيك يعني حتى رجما إيروجي يعني قال لك كشكي ما يزدي هيج الدستي داعشي دنا هيج شارن وصوان نديارة يعني أو بسيكولوجيا جداية يعني أزيك جوان بوم يعني وقت يزل دستي وان ده يعني بسيكولوجيا مرة كده هل متقول از خبكوجم يعني متقول از نكارم جيان بكم هم وكم ملتي إزدي ما قلت مثلا أم إزدينا يعني بيدش مني هوف يعني تخوازي كوكما قربك يعني از بخويا كجوان بوم يعني متشان جارا محاولة كده از خبكوشم يعني شكنجيش تجاوزي جليداني يعني جبايك أجي كجوان بوم بسيكولوجيا وان مفهوم ذكر او دميل دستي داعش وي تاني هيفي تشيبو او دم يعني هيفي مال دستي داعش دا قطبو بو يعني ما او هيفيا مثلا مجالك ديجيان بكن ما او هيفي ندي مالباتي اصل ما جاي وان از جرقه دا خصم هوالا هاد يعني سوريا ديمقراطية يبهجي هاتن از جندا كدي دوي مالباتي از تسليمي وانكر باشا نها نزانن تشقاس جني ازيدي لدسي يعني نها تنترزقار كرن حتى نها هيا يعني حتى نها ام دبيجن چارنوسا جنين ازدي ناديارا قال لك جوان حتى هالجن قوري كمي لشنغالي هنا يعني چارن وصان هيش نديارة لهما دي ساجيب هزارن هل دستي داعشي ده هنا القام فاده هنا كحتى الرجاء إيروجي يبهجي ويبهجي يعني كتن إزدي زاركن إزدي رزقار دكن وتسليمي مال باطيوان دكن يعني وقتا از رزقار بوم از درباسي شنغالي بوم حتى قبوك هنا و وفكا كما إيش كشاندي ما سوزا طول هلدانا جنين إزيدا از تبلينا و يجشي بوم باشا جبالك النافاوي قتل عامدة يعني ملتي إزدي خو بخوا هيزا خو لسه فكري غيبر أبو آباك لبروش ناي خدنا وهيزا يعني وقتا من الصوص داي أو هيس كمج فكري غيبر أبو قلت وج شرباني غيبر أبو قلت مقود بلا هيزا طول هلدانا جنين إزديب أو ناف الخاكر باشا تام ناوكل لگورتيا تو جنكي زور جواني زور بهزي پيويسه همو جنكي كرشانازي با
هێزەوە بکە ژنێکی وەکو تۆ بکە کە ڕزگاروەکی دەستی داعشی کە ئەوەندە ئێشت کشاندووە و نەهاژی جارێکی دی تۆ لەسەر پێی خۆتی و لە هەمووی گرنگتر لە ناو ڕێزەکانی یەکینەکانی ژنانی شنگال ێژەشەدا دەخەپتی خوازی چ پامێک بدەیت بە تەواوی دنیا و بە ژنان یعنی ژبوونە یعنی پەیامەمش بۆ هەموو ژنە تایبەتیژی ژنێن کە لەبەر خوا دن و ژنێن کە تەکوشین دکن بساڵانە کە هەواڵێمە بە سیاسەتی دەسەڵاتداری کە زیندانە دەنە سلاویمە ji bo nawan hemû hevalê me ke li zîndana de li ber xwe didin û jinên ke bi tekoşîneke pir mezin heta bi hêza jin jiyan azadî dest pê kiriye û vê tekoşînê de meşandin hevdora em vê tekoşînê xwed bikin û em wek jin xwedî li hevdû derkevin. دنیاک سپاس بۆ تۆ هێزە کە ئەمڕۆ میوانی ستۆدی ڕادیۆ دەنگی گەلبووی. سپاس. سپاس بۆی وەش بەڕێزان گفتوگۆی لەگەڵ ڕووداوەکان پێشکەشکرا تا هەفتەی داهاتوو بژار و تەوەرێکی دیکە بمەنن بەخێر و سەلامەت.